33 ساڵ لەمەوبەر هاوڵاتیانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران دژی زوڵم و ستەمی ڕژێمی بەعەس ڕاپەڕین و کۆتاییان بە 35 ساڵ ستەم و دکتاتۆریەت هێنا. لەم یادەدا بەشداربووانی ڕاپەڕین نیگەرانن لە دەسەڵاتی پارتی و یەکێتی و دەڵێن ئێمە ڕاپەڕینمان بۆ ئازادی و خۆشگوزەرانی بوو، نەوەک چەوساننەوەی میلەت بەدەستی دوو هێز کە هاوشێوەی داگیرکەران درێژەیان بە ڕێبازی چەوساننەوەدا. بەڵام ئاواتەشی زۆری خەڵکیش بوو گوتیان ئەگەر ئەمە خوێنی خۆ ئامادەین هەموو خوێنی خۆ بڕێژین لە پێناو کەشوهەوایەکی ئازاد و ژیانێکی خۆش دەستەبەر بکەین. جا ئەوەی ڕاستی بی ینی خوێنەشی زۆر ڕژا، خەڵک زۆر ماندی بوو، خەڵک زۆر ئاوارە و دەربەدەر بوو، ئاواتەشی گەلک زۆریشە بوون، بەڵام زۆربەی هەر زۆری نهاتنەدی، چونکە گوتن حکمی کورد بەدەستی کوردبی لە بۆ کورد ئەوە شتێکی زۆر مهم بوو، بەڵام بەداخەوە حکمی کورد هات حکمی کوردی دروست بوو، دەسەڵاتی کوردی دروست بوو، بەڵام خۆشگوزەرانی دروست نەکرد. دەسەڵاتی کوردی دروست بوو، بەڵام خۆشگوزەرانیەکەی دروست نەکرد. جا ئیدی هەر دەبڵین بەداخەوە ئەوەی کە ئەمە مەبەستن بوو میلەتەکە بە شێوەیەکی عام مەبەستی بوو نهاتەجێ. ئازادی و خۆشگوزەرانی دوو ئامانج و ئومێدی گەلی کورد بوون لە باشووری کوردستان کە لە پێناویدا ڕاپەڕین، بەڵام ئەم ئامانجانە بوون بە خەون و دەیان ئازادی خواز لە سایی دەسەڵاتی حکوومەتی هەرێم سزادراون. دوای 33 ساڵ هێشتا هەزاران هاوڵاتی بێبەشن لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان و ئاوڕیان لێ نادرێتەوە. حکوومەت لە جیاتی خزمەت بەردەوام بیر لەوە دەکاتەوە چۆن باج و سەرانە لەسەر هاوڵاتیان زیاد بکات. دیارە ئەمڕۆ 33 ساڵ بەسەر ڕاپەڕینەکەی مێژوویەکەی ساڵ 1991 تێئەپەڕیت، بە تایبەتی ئەمڕۆکە یادی ڕاپەڕینی ئیدارەی سەربەخۆی سۆران بووم. بەداخەوە بەشێکی هەر زۆری ئامانجەکانی ڕاپەڕین ناتونەتە دی. ڕاستە ئێمە لە ڕژێمە نەزاتمان بوو، بەڵام لە دوای ئەم ڕژێمە چەندین دەردەسەری زیاتر کورد بەخۆیەوە بینیم، هەم لە ناعەدالەتی هەم لە شەڕی ناخۆ و شەڕی براکۆژی بەداخەوە و هەروەها لەو سەردەمەی کۆتاییشدا لە ساڵانی کۆتاییشدا ئەو قەیرانانێک کە بەرۆکی هەرێمی کوردستان و خەڵکەکەی گرتی خەڵکەکەی بەڕاستی بێزار کردی بە شێوەیەکی گشتی، وای لێ هاتوو بە شێوەیەکی گشتی خەڵکەکە بەداخەوە ئاواتیەوە بخوازێت بۆ پێش ڕاپەڕین. ئێمە کە خەڵکی کوردستان بەعام کە ڕاپەڕی ناکرد بۆ ئەو ڕاپەڕی ناکرد کە چینایەتی نەبێنێتن، چینایەتی نەبێتن، کورد هەمووی وەکو یەک سەیر بکرێتن. یعنی ئەوانە بێ کە خەڵکێک ببینی ڤێلا و خەڵکێک ببینی لە ئاخر مۆدیلی ژیاندا بژیت و خەڵکانێکیش کە هیچیان نەبێت و ئەو بەو ژیانە کولە مەرجێ بژین. خەڵک دەیویست ژیانی خۆش بێت و ژیانی بگۆڕدرێ، مال ئەسف کە چیوا دەرنەچوو. دوای 33 ساڵ لە ڕاپەڕین سەرەڕای داهاتی بێشوماری نەوت و داهاتی ناوخۆ و دەواازەکان و چەندین داهاتی تری جۆراوجۆر، موچە بووەتە گەورەترین ئامانجی خەڵک. بەهۆی ئەوەی حکوومەتی ماوە بەسەر چوو جگەلەوەی هیچ ئاسانکاریەک ناکات، ساڵانەش چەندین موچە لە هاوڵاتیان دەخوات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.